سڵاوتان لێبێ خوێندکارانی دوانزەی زانستی پرسیارێکی وزاری بەشی شەشەممان هەیە پرسیارێکی گرنگە و ئەتوانین بڵێن لە کتێبەکە شارە پرسیاری لەم بابەتەی تایە نووسینی هاوکێشەیەوە تا ئەم چوار هاوکێشەی تەزوی ساتین کامیان ڕاستە با پرسیارەکە بخوێنینەوە ئەڵێ ئەگەر سوڕێکی دیاری کرا وەکو لە وێنەکەدا ئەمە وێنەیەکە بەسراوە بەسەر چاوێکی تەزوی کارەبایی ئەیسی بەرگری و موگنەبارگ و بارگەگر بەڵام پرسیارەکە پێی وتوین کەوتۆتە باری چیەوە زرنگانەوە و جیاوازی ئەرکی کاریگەری گشتی 220 ڤۆڵت بێت واتە ڤۆڵتیەی سەرچاوەکە لەرەلەری سوڕەکە چەند هێرتز بێت 60 هێرتز هاوکێشەی تەزوی ساتی دەبێتە کام لەم هاوکێشانەوەتە کام لەم وەڵامانە ڕاستە ئەم پرسیارێکی گرنگ و پرسیارێکی ئاسان بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆی خوێندکار بزانیت هەر کاتێک بتەوێت هاوکێشەی تەزوی ساتی بنووسیت واتە لەم هاوکێشەیە تۆ بێت تەزوی گەورەترین ئای ماکس لەگەڵ چی لەگەڵ گۆشە خێرایی ئەم دوانە چی لێ بکەیت بدۆزیتەوە واتە پێویستت بە دۆزینەوەی ڕاستەوخۆی تەزوی گەورەترین ئەبێت لەگەڵ چی لەگەڵ گۆشە خێرایی چۆن ئەوانە بدۆزینەوە ئێماڵێن بۆ دۆزینەوەی تەزوی گەورەترین پێویستمان بەوە هەیە تەزوی کاریگەرە کاتە تەزوی گەورەترین دابەشی ڕەگی دوو ئەگەر بمەوێت ئای ماکس واتە تەزوی گەورەترین بدۆزینەوە ئەڵێن تەزوی کاریگەر کە ڕەتی چەند ڕەگی دوو سێرێکی پرسیارەکە ئەەکەم تەزوی کاریگەر نەدراوە بەڵام ئەتوانە بیدۆزمەوە یاسایەکمانە بوو ئەگەر بیرتان بێت ڕێگری کە زێد بوو ڕێگری گشتی سوڕەکە ئەیکردە ڤۆڵتەی کاریگەری گشتی لەسەر چی لەسەر تەزوی کاریگەری گشتی ئێستا من پێویستم بە تەزوی کاریگەری گشتی هەیە ئای ئی گشتی ئەکاتە ڤۆڵتەی کاریگەری گشتی لەسەر ڕێگری سێرێکی پرسیارەکە ئەەکەم ڤۆڵتیەی کاریگەری گشتی دراوە واتە 220 ڤۆڵت ئەمە دراوی پرسیارەکە لە پرسیارەکە چی نەدراوە ڕێگری نەدراوە زێد نەدراوە بەڵام لەبەر ئەوەی گوێت لەم قسەیە بێت لەبەر ئەوەی لە پرسیارەکە وتوێتی کەوتووەتە باری زرنگانەوە لە باری زرنگانەوەیە تۆی خوێندکار ئەزانیت کە دوای یەک زرنگانەوە بوو وەکو ئەم وێنەیە ئەم نرخی بەرگریە تۆ زانیت کە XL یەکسانە بێت بە چی XC واتە نرخی زێتیش یەکسانە بێ بە چی R زێت یەکسانە بێ بە R سەبەب بۆچی مامۆستا لەبەرەوەی کەوتۆتە باری چیەوە زرنگانەوە زێت یەکسان بێ بە R نرخی R دراوە نرخی R چەنە 22 ئۆم کەواتە ئێستا لە وێنەکەوە نرخی R دراوە 22 ئۆم 220 دابەشی 22 ئەکەین وەڵامەکەی کاتە چەند 10 ئەمپێر نەکەویتە هەڵەوە ئەمەی کە من دۆزیمەوە تەزوی چییە تەزوی کاریگەرە بەڵام لە نووسینی هاوکێشەکەیە بۆ نووسینی هاوکێشەی تەزوی ساتی تۆ ئەزانیت ئەکاتە ئای گەورەترین تەزوی گەورەترین ساینی چی ساینی ئۆمێگەتی من پێویستم بە ئای ماکس هەیە لەگەڵ چی لەگەڵ گۆشە خێرایی ئێستا تەزوی زێتم دۆزیەوە تەزوی کاریگەرم دۆزیەوە لێرە تەزوی کاریگەرەکەدا ئەنین ئەکاتە چەند دەڕەگی دوو واتە ئەکاتە دە کەڕەتی 1.414 ئەکاتە 14.14 ئەمپێر واتە سێرێکی هەڵبژارنەکەمەکەم ئەم وەڵامەی بۆ نابێت چونکە ئەم تەزوە گەورەترینە 10 ئەمپێرە ئەم وەڵامەشی بۆ نابێت چونکە ئەمیژە چەند ئەمپێرە 10 ئەمپێر لە بینی یان لە نێوانی وەڵامی بی و دیا تۆزە گەوەستم ئەمە 14.4 ئەمیش 14.4 کەواتە یەکێک لەم دوو وەڵامە ڕاستەکەیە ئێستا چۆن گۆشە خێرایی بدۆزینەوە گۆشە خێراییشمان ماوە بیدۆزینەوە وتمان چیمان دۆزیەوە ئای ماکس کە ئەکاتە 14.4 ساینی گۆشە خێرایی ئەکاتە چی ئەکاتە 2 پای F 2 پای کەڕەتی Fیش لە پرسیارەکەیە دراوە ئەکاتە چەند 60 ئەکاتە 120 پای ڕات لەسەر چی چرکە کەواتە ئێستا توانیم گۆشە خێراییەکەش دۆزمەوە 120 پای تی سێرێکی وەڵامەکانەکەم وەکو وتم لە بینی دی و بی لێرە 14.4 بەڵام 60 پای تیە ئەمەی بۆ نابێت کەواتە وەڵامە دروستەکەی ئێمە لقی دی ڕاستە 14.4 ساینی 120 پای تی ئەوە شیکاری پرسیارێکی وزاری گرنگ بە ئومێدی سەرکەوتنتان ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی